يعني هەر بەرشەلۆنای باتەوە وەکو هەموو جارێ بردێتەوە ئەم جارە زۆرش بە جوانی باتەوە و هیوادارم هەر بەرشەلۆنەش بیباتەوە. تەسەوڕەکەم ریال بباتەوە 3-1. بۆچوونی من بەدڵنیایەوە بەرشلۆنە 3-1. پارەکە بەرشەلۆنە 4 یاری کرد 3 یاری بەرشەلۆنە بردەوە دڵنیام ئەم جارش ئەیبینەوە 3 ریال مەدرید 2-1 بۆ بەرشەلۆنە. پێشبینەکەم یارەکە یان یەکسان بێ یاخۆ ریال مەدرید بدۆڕێ بە جیاوازی گۆڵێک. من بەرشەلۆنە ئەیباتەوە. ئینشاڵڵا یاریکی بە چێژە بێت چونکە کلاسیکۆم کات بە چێژ بووە من لای خۆمەوە 3-1 بۆ ڕیاڵدانەوە یەکێ لە گۆڵەکانیش ئێمباپێی کا بە دڵنیاییەوە. قوربان 3-1 بۆ بەرشە. ريال مدريد يفوز على ملعب سانتياغو برنابيو. أتوقع الفوز للريال لأن عنده أفضلية الأرض والجمهور. ثقة كبيرة بنادي برشلونة، راح يكون فوز صعب أو تعادل، لكن الفوز للبرشا 2-1. ئاستی ریال مدرید بەرز بۆتەوە ئەم جاریان ئەبێ بۆ ریال مدرید بێ. من زۆر متابعی وەرزشش نیم بەڵام بەدڵ بەڕۆح لەگەڵ ڕیاڵم دڵنیاشم کاباتەوە. بە گۆڵێک بە کۆتا دێت بۆ ریال مدرید بعد 2-1. 3-1 بۆ ریال مدرید. ريال مدريد بأنجامي 3 جول برامبر بقول يبعثوا. أتوقع على الأغلب يفوز ريال مدريد بنتيجة 2-1.